ڕێزدارترین کەس لای خۆی پەروەردیگار ئینسان ئەو ئینسانەیەکەوە پارێزگاریەکە شنوورەکانی خۆی پەروەردیگار نابەزێنێ تەقوای هەیە لە نێو دڵ و دەرونیدا. بەشداری ڕێژەیەکی بەرچاوی خەڵکی ڕواندز بە تەواوی چین و توێژەکانەوە لە گەورە و بچووک و پیر و منداڵ ئەمڕۆ ڕواندز شاری پاشای گەورە لەسەر پێوەستا و پشگیری ڕۆژئاوای کوردستانەکەات خەڵکی ڕواندز بەنێو شاری ڕواندزدا بەڕێپێوان هاتن بۆ سەرخەرەندی ڕواندز لەگەڵ خۆیان ئاڵایەکی کوردستانی 26 مەتریان هەڵگرتووە تاوەکو ئێرە هێنان هەمویان خەڵکەکە بە دروشم و وتاف پشگیریەکەن لە کوردانی ڕۆژئاوای کوردستان جا ئەوەی سەرنجی منی ڕاکێشا و جیاواز بوو ژمارەیەکی بەرچاو لە مامۆستایانی ئاینی شاری ڕواندزیش ئەمڕۆ لێرە بەشداری ڕێپێوانانەکەیان کرد بە گفتوگۆ لەگەڵ خۆیان کە مامۆستا سڵاوتان لێبێ چەند مامۆستا بوونێەوە کە ئەمڕۆ بەشداری و خۆپشاندانی ڕواندزتان کردوە چۆن بوو بڕیاری ئەوتاندا کە بەشداری وە ڕێزدارترین کەس لای خۆی پەروەردیگار ئینسان ئەو ئینسانەیەکەوە پارێزگاریەکە شنوورەکانی خۆی پەروەردیگار نابەزێنێ تەقوای هەیە لە نێو دڵ و دەرونیدا و بە ئەندامەکانی لاشە بەرزەستەی دەکەم و زبان و کللتور و نەتەوە حەق و مافێکی خۆی پەروەردیگارە و کەس ناتوانێ ئەم حەق و مافەی خۆی پەروەردیگار زەوت بکە هەر کەسێک بە ناوی ئیسلام بە ناوی خۆی پەروەردیگار کە ناوی خۆی پەروەردیگار دەهێنن ئەڵڵاه ئەکبەر ئەم ئەڵڵاه ئەکبەڕە دەبێ بزانن ئەگەر بەرامبەر کوردی بەکاربینن ئەوە بەرامبەر بە ئاەتێکی خۆی پەروەردیگاریان بەکارهێناوە چکە کورد وەکو کللتور وەکو زبان وەکو نەتەوە خەڵقی خۆی پەروەردیگارە جعلی خۆی پەروەردیگارە بەشی زۆری مامۆستانی بەڵێ بەڵێ الحەمدولله الحەمدولله دەست خۆش مامۆستا پەیامی ئێوە وەکو مامۆستایەکی ئاینی چیە بۆ کوردانی ڕۆژئاوا چەند پێ بسم الله الحمد لله الصلاة والسلام على رسول الله والله پەیاممان ئەوەیە بەوەی کەوا با بزانن ئاگادار بن بەوەی کەوا بەتەنێ نینە خوشک و برایەکانمان لە ڕۆژئاوای کەوا کەوتینە ژێر ئەو هەڕەشە گەورەی کەوا تورکیا و سووریا هەر بە ئاشکرا لە نێو مینبەرەکانە و لە نێو وەزارەتەکانە هەوڵەدەن بۆ ئەوەی کەوا کورد خاچی نەبی هیچ سیادەچی نەبی ئەوان بە ئاگادارن بۆی کە بەتەنێ نینە و ئەو هەوڵ و تێکۆشانشکەوە ئەوان دەیدەن بەهۆی یەکگرتووی میلەتەکەمانەوە ئیشەڵڵا هەمووی شکستی دەینی کە الحەمدولله دیتمان بۆی کە هەر ئەم شەو ئاگربەست کرا و تورکیایە کە هەندە دژی کووردە وەزیری خاریزیەکەی ئەگەر برێ ئێمە ڕازینە ئەگەر دیمەشق ڕێک بکەوی بۆی کەوا شتی خۆیان هەبی سەر بە خۆیان هەبی ئەمە زێ دڵخۆشیە یعنی ڕۆژئاوا شتێکی زۆر جوانی کرد بەوەی کەوا کوردی کردەیە هەموو حیزبەکان هەموو ڕەنگەکان بوونەیە ئێستا تەماشا دەکەم لێرە هەموو ڕەنگەکانی لێ هەموو حزابەکانی لێ کورد یەک شت خەمیتی ئەویش ئەوەیە کە نیشتیمانەکەی هەڕاز نەکرێت نیشتیمانەکەی داگیر نەکرێ بۆیە ئەمە پەیامم لەوان ئەوەیەکەوە دڵخۆش بنەوەیکەوە هەموو کورد لەگەڵ گوۆیە و پەیامەشی خۆشی لەبە مسلمان و ئیمانداران و کوردستانیەکان ئەوەیە کە الحەمدولله ئەم شتە بۆ هۆی ئەوەی کەوا کوردەکان یەک بێخی یعنی ئێستا ئەوڕۆ تەرمێک دێتەوە لە ڕۆژئاواکەی کەرکووکە یعنی دیارە ئەمە یەک پارچەیە ئەو سنوورانش کە دانراون سنوورێکی دەستکردن تەسیری نەکردو لەسەر دڵ و دەرونی تاچی کوردی یعنی ئەمە زێ دڵخۆشیە الحەمدولله ئەو یەک بوون.